لە یادی 30 ساڵەی کۆمەڵەی کورتەبەڵایانی کوردستان دەستەی باڵای سەرۆکی ئەو کۆمەڵەیە داوای چارەسەرکردنی کێشەی موچەی 150,000 یەکەیان دەکەن. لە پاڵ ئەوەشدا داوا دەکرێت یاسای ژمارە 22 خاوەن پێداویستیانی تایبەت وەکو خۆی جێبەجێ بکرێت بە تایبەت لە بواری تەندروستی و کۆمەڵایەتی. ئەو یاسایی کە هەیە یاسای ژمارە 22 وەکو خۆی جێبەجێ بکرێتن. ئەو یاسایە زۆر گرنگە لەبەرەوەی زۆر ئیمتیازاتی تێدا لە بواری تەندروستی، لە بواری کۆمەڵایەتی و دارایی هەموو ئەو ژینگە بەڕاستی هەریەک لەو بوارانە گرنگە لە بۆ کەمەندامان کە جێبەجێ بکرێتن. هەروها لە ڕووی داراییش زیاتر گرنگ پێداچوونەوە بەو موچەی کە هەیە ئێستا بڕی 150,000 دیینارە. بەڕاستی ئەوە نارێ موچەیە هاوکاریەکی بەسیتە، پێویستە هەر موچەیەک تەسنیف بکرێت بە پێی ئەوەی کە ڕێژەی کەمەندامیەکەی بە پێی ئەوەی کە خاوەن خێزانە. کورتەباڵایانی کوردستان دەڵێن بەشێکی زۆر لە پێداویستەکانی کورتەباڵایانی کوردستان دابین نەکراوە، لە گرنگترینیان موچەیە. حتی نوکە سال 2013 وره گلکش کرتا بالا موچه ایوان نهاتیه دان جبر کو ناویتوان هاتنیه بلند کردن نوکه بو عراق فدرال هاتنیه بلند کردن وزارت کار حتی نوکه رازمندی سر ندر بریه و ام داخازت کم راستی او ایکشوان داخازت میاد گلکت گرینگه کو موچه وان بهت دابین کردن جبر کو بو ماه که دریجه موچه نهاتیه دابین کردن وان کرتا بالا خودم پدیوی تایبت موچه نینه. من وقت کرتا بالای کردستان هیوادارم خاوەن پێداویستی تایبەت لە شوێنەکەمان لە جێیەکەمان لۆ کورتەباڵا لۆ خاوەن پێداویستی تایبەت لە جێگشتەکان زۆربەی شت دابین بکرێ. زۆر هەیە دابین نەکرایە لە ڕووی زۆر شتەوە مادی معنەوی زۆر شتەوە کێشەیە بەس دابین نەکرایە لە بۆ خاوەن پێداویستی تایبەت. زیاتری کێشەمەی کورتەباڵەکان کێشەی موچەیە. کەمی موچە کاریگەری هەیە لەسەر ژیانمان. ئەگەر بێت و موچەمان بە تەواوەتی لۆ زیاد بکرێ ئەو کێشەیە چارەسەر دەکرێت. وەروە ئەو کورتەباڵانەی کە تاکو ئێستا کە خەلیجی زانکۆ و پەیمانگەکانن دانەمەزراون لە هەم لە کەرتی حکوومەت هەم لە کەرتی تایبەت ئەگەر بێت و دامەزرێن ئەو کێشانە زۆری چارەسەر دەبن بۆ کورتەباڵەکان. دوای ساڵی 2013ەوە هیچ کورتەباڵەیەک لە هەرێمی کوردستان موچەی بۆ نەبڕدراوەتەوە. ئەوەشی موچەی هەیە، موچەیەکی 150,000 دیناریە کە بەشی بژێوی ژیان و گوزەرانیان ناکات. لە بەرامبەریشدا ئەوان ناتوانن هیچ جۆرە ئیش و کارێک بکەن بۆ دابینکردنی بژێوی ژیانیان. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.